خوایا بیستا که ماچی بکا خوایا بیستا که بونی بکا خوایا بیستا که بگوینه و کارم امکانی ای من بوندوینه خۆزگەم بۆ کەسێکە ئەی گەوزێنێ پەنجەی بەناو قژیە ئەیگێڕێنێ لێوی لە لێوی گەرمی ئەخشێنێ دوگمەی سوخمەی یەک یەک لێگە ترازێنێ خۆزگەم بەو کەسەیکە ئەی ڕوژێنێ دەست بەو ڕانە نەرمە نەیدادێنێ ڕازی دڵ بەگوێی داچرپێنێ ئاخوا بێ ئێستا کێ پێشاد بێ ئاخوا بێ ئێستا منی لە یاد بێ یادی دێریم دی باتەوە دوێنێ لا 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 دردی دڵگرانە بێ دەرمانە خلێوەیە دەست لێک بەردانە دنیا هەروە بووە و هەر واش ئەمێنێ بەختەوەری تاسەر بۆ کەس نامێنێ دردی دڵگرانە بێ دەرمانە خلێوەیە دەست لێک بەردانە دنیا هەروە بووە و هەر واش ئەمێنێ بەختەوەری تاسەر بۆ کەس نامێنێ بەختەوەری تاسەر بۆ کەس نامێنێ